بەدوای وبسایتێکدا دەگەڕێی کە هاوشەوی ئەدۆبی AI وێنەت بە دروست بکات یاخود ستیکەر یاخود هەندێک وێنەت هەیە کەوا دەتەوێتە باگراوندەکەیان لابێ بەبێت تێکچوونی کوالەتی ئەم ڤیدیۆ دەست خۆت مەدە و تا کۆتایی فێرکاریەکە لەگەڵمان جۆنی تیلگرامەکەشمان بکە ڕۆژانە بابەتی ناوازە و تێمپڵیت و چەندە ئاشتی ناوازەدا دەنین سەرەتا دێنەوە براوزەرێکی خۆمان دەمانێت دەنووسین مایکرۆسۆفت دیزاین AI یەکەم وبسایت دەکەینەوە کە وبسایتەکەمان کردەوە ئەم بەشانەمانەیە ئیمەیج کریتەر ئەو وێنەی کە خۆت دەتەوێت دەینووسیت لە ڕێگەی زیرەکی دەستکرد و وێنەکەت بۆ دروست دەکات ستیکەر کریتەر تۆ مامۆستا یاخود هەر شتێک تۆ ستیکەرێکی جوان دروست بکەیت لە بەشدا دەتوانیت لە ڕێگەی زیرەکی دەستکرد دروستی بکەیت دیزاین کریتەر تۆ دەتوانیت دیزاین لە ڕێی فۆنت و هەر شتێک کە خۆت بتەوێت ریمۆڤ باگراوند ئەو وێنەی کە دەتەوێت دای دەبێت بێت تێکچوونی کوالەتی براند کیت ئەمە هەموو شێوازەکانی براندکردن دەگرێتەوە بابەیەکەوە وێنەیەک دروست بکەین دەنووسیت مامۆستایەکی ئینگلیزی باوشی لە قوتابیەکانیدا و دڵی خۆشە دوای ئەوەی کە وێنەکەمان بۆ دەرچوو ئەوێنەی دەمانێت کلیکی دەکەین دەتوانین داوڵۆندی بکەین بە کوالەتێکی زۆر بەرز یاخود وێنەکەمان دەستکاری بکەین لە ئیدێت ئیمەیل یاخود دووبارە دیزاینێک لەسەر ئەو وێنەی دروست بکەین و ئێستا ژێژنە بەشی ستیکەرەکان لێوش ستیکەرێک بەدڵی خۆمان دروست دەکەین کلیک لە ستیکەر کریتەر دەکەین و پاشان ئەوەی کە خۆمان دەمانێت دەنووسین پشیلەیەک نقم بەرە دڵخۆشی وارووا دەڵێت تۆ ناوازیت کلیک لەو ستیکەرە دەکەین کە بۆمان دەرچە وارووا ستیکەرەکەمان بێ باگراوند دەواتە PNG کلیک لە داوڵۆند دەکەین بە هەمان شێوە دووبارە دەتوانین ئیدێتی بکەین یاخود دیزاینێکی لەسەر دروست بکەین هەر شتێک کە خۆت دەتەوێت لێرەدا دەنووسیت و بۆ دەردەچێت هەروەکو وتمان ئەم بەشە دیزاین کریتەرە وارەوە ئەم بەشەش باگراوندی وێنەکان لادەبات کلیک لێ دەکەین ئەو وێنەی کە دەتەوێت لێرەدا ئەپلۆدی دەکەین ئۆتۆماتیکیان باگراوندەکەی لادەبات بەشی ناوازە تریش تدایە وەکو دروستکردنی پۆستی ئینستاگرام یاخود ستۆری ئینستاگرام یاخود پۆستی فەیسبوک یاخود دروستکردنی ڕیکلام بۆ هەر پلاتفۆرمێکی سۆشیال میدیا جۆنی تیلگرامەکەمان بکەن بە بابەتی ناوازتر و جوانتر وارووا ڕۆژانەش تێمپڵیت و چەندە ئاشتی ناوازدا دەنین